لە چوارچێوەی خۆ ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بە ئامادەبوونی ئەندامێکی بەرچاو لە مەڵبەندی کەرکووک و ئەنجومەنی خورماتووی کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەی گشتی مەڵبەندی کەرکووک ئەنجام درا. بەرپرسی مەڵبەندی کەرکووک هیوای خواست کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کەوا بڕیارە لە ئەم ساڵدا ببەسترێت ببێتە وێزگەی وەرچەرخان و بەرەو پێشچوونی کۆمەڵی ئیسلامی. سپاس بۆ خۆی پەروەردگار ئەمڕۆ مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی هەستا بە کۆبوونەوەی گشتی کە ئامادەکاریەکە بۆ کۆنفرانس و پاشان بۆ کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی. ئێمە سەرەتا بەیانی ئەنجومەنی دووس خورماتوومان کرد کە ئەندامان بە پەرۆشەوە بە جۆش و خۆشەوە بەرداری کۆبوونەوە گشتیەکانیان کرد و نوێنەری خۆیان هەڵبژات بۆ کۆنفرانس. ئێستا وەگە بینن ئەمڕۆ ئەنجومەنەکانی سنووری مەڵبەندی کەرکووک خوشکان مامۆستایان قوتابیان پێشمەرگە دیێرینەکان هەمویان ئەوانە نوێنەری خۆیان هەڵەبژێرن بۆ کۆنفرانس کە ئومێد دەکەین کۆنگرە و کۆنفرانسێکی سەرکەوتوو بێ لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی قۆناغی جیاجای بڕیوە. ئێستاش کۆمەڵی ئیسلامی پێویستی بەوەیە کە گەورەتر بووە دەنگی زیادی کردووە مەقبولتر بووە لای جەماوەر پێویستە گۆڕانکاریێک لە خۆی بدا کە ئەم گۆڕانکاریە مایەی بەرجەستەکردنی بنەماکانی شەریعەت بێ کە خزمەتکردنە بە کۆمەلگا. ئێمە ئەمڕۆ لە مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی قۆناغی یەکەم بەرەو کۆنگرەمان بەڕێ خست. ئەمڕۆ هەڵبژاردنمان کرد لەسەر ئەوانەی کە دەرئەچن بۆ ئەندامی کۆنفرانس بۆ کۆنفرانسی مەحەلیەکان. سوپاس بەخوای تەعالا ئەمڕۆ بە ئامادەبوونی کۆمەڵی خوشکی بەتوانە توانیمان ئەندامی خۆمان بۆ کۆنفرانس کاندید بکەینەوە دووبارە. کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بە سێ قۆناغی گرنگ دەبەسترێت. قۆناغی یەکەم کۆبوونەوە گشتیەکانی مەڵبەندەکانە و قۆناغی دووەم بەستنی کۆنفرانسە و تیایدا پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی تاوتوێ دەکرێت و کاندید بۆ کۆنگرە و بەرپرسی مەڵبەندەکان لە کۆنفرانسەکانیانەوە هەڵدەبژێرێت. ئەندامێکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی دەڵێت هەوڵەکانمان چڕ دەکەینەوە تا بتوانین لە ماوەیەکی دیاریکراودا کۆبوونەوە گشتیەکانی مەڵبەندەکان کۆتایی پێبێنین. ئەمڕۆ لە شاری کەرکووک کۆبوونەوەی گشتەکانی مەڵبەندی کەرکووکمان بە ئەنجام گەیاند. تەمەن سپاس بۆ خوا کە لەم شارەشە کۆمەڵی خۆبەخشی زۆر باشەیە کە بەشداری کۆبوونەوە گشتەکانیان کرد. تەمەناوەکەن کە ئینشاڵڵا ئەمە بتوانین لە فترەیەکی زەمەنیە بتوانین کۆبوونەوە گشتەکان تەواو بکەین چونکە تەنانەت ئەمڕۆ توانیمانە کە کۆتایی بەسەرجەم ئەو بازنەی هەڵبژاردنانە بکەین کە دەتوانن بێنە ناو کۆبوونەوە گشتەکان کە زیاتر لە 15 بازنەیە سەرجەم بازنەکان کۆبوونەوەیان بۆ ئەنجام دراوە. ئەوە ئەمە دوایین کۆبوونەوەی کە ئەمڕۆ لەگەڵیان نایکەین سەرنجام تا ئێوارە ئینشاءڵڵا کۆبوونەوەی گشتەکانی مەڵبەندی کەرکووک تەواو بێت. مەڵی ئیسلامی کوردستان وەکو هێزێکی سیاسی ئیسلامی لەسەر ساحەی سیاسی کوردستان خاوەنی جەماوەرێکی بەرچاو لە ئەندام و لایەنگر و ڕۆڵی گرنگ و بەرچاوی هەیە لە هەرێمی کوردستان. هەر بۆیە دەوێت لە کۆنگرەی چوارەمی خۆیدا بە کۆمەڵێک بڕیار و گۆڕانکاری گرنگەوە هەنگاوەکانی بۆ داهاتوو دەست پێ بکات و شان بەشان لەگەڵ هێزە سیاسیەکانی دیکەی ناوچەکە ڕۆڵی خۆی بگێڕێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.